بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم إما لخزمات كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة كزاناي برز الراغبي أصفهاني وسيوتي وإما جيان لخزمة أم كتابا بسر أبن لدرساني بيشوا نمونا كاني الدنيا بوهنا وكدنيا تشيه وتشيواز وتشكيفيتك بەپێی دەقەکانی قورئان باسێکی جوانی بۆ کردین. ئەمڕۆیەتە سەر مەوزوعێکی نوێ ئەفەرمێ ماهیەة الئینسان وكيفية تركيبه. دوو وشە هەیە زۆر گرنگە ئاشنایەتیمە لەگەڵانە هەبێ. دوو وشە لە ئەسڵا منطقین فەلسەفین لۆژیکین، وشەی ماهیەت و وشەی هوویەت. طبعا ماهیە پرسیارە لە حەقیقەت، يعني ما هي حقيقة ذلك الشيء. دوای هەندێ بابەتمان هەیە ئێمە تەنها بە تا ئەبێتە مەستەر، وستومانە مەستەرێک لەو پرسیارە دروستکەین ناومە لەناو ماهیەت، ئیتر بۆتە دەلیل بۆ حەقیقەت. لای خۆمان ئەڵێن هەویە لە ئەسڵا هوویەیە، هەر وشەی هوویە یائێکمان پێوە ناوە یائێکی مشەددەت و لەگەڵ تایەکە، واتە ئەم کەسە بۆ کوێ نیسبەت ئەدرێ. ماهیەتی جواتە حەقیقەتی ئەم کەسە چییە یا حەقیقەتی ئەم شتە چییە. بۆیە فەرمێ ماهیەة الئینسان يعني حەقیقەتی ئینسان وكيفية تركيبه، پێکهاتەکەی چۆنە. زۆر گرنگە ئینسان حەقیقەتی خۆی بناسێ، اینجا لێوە ئینطلاق ئەتوانێ بکات و ئەتوانێ گەشە بکات، چونکە ئەگەر حەقیقەتی خۆی نەناسێ زۆر دەرکیاتی گەورە هەیە لە دەستی ئەدا. أفرمي الإنسان مركب. إنسان طبعا مركب شر شيء منطقية، مركب بسيط من هي بسيط شتيك كهيج لهيج جزء بيجناته بتاقي تنها بكاتبه مركب جويلة كان جزء بكاتبه. أفرمي الإنسان مركب يعني إنسان كان بشيكة جسمي هي مدرك بالبصر كبتشاو أبن ري اعتيادي، أم جسمي كأستئم هم أنا بتشاو أبن ري أما بشيكة لإنسان، ونفس مدرك بالبصيرة وبشي كتير هي لناو إنسانة كنفسي إنساني بي أوتري ضلي الروشن أي بينه بصار تشاوي الروشنة بصيرة ضلي الروشنة. أفرمي إنسان كوابو دو بشي كي ظاهري هي أم جسته ومادية كبتشاو أبين ري، بشي كتير هي بشي كي باطني هي بشا باطني كا بريثيا لو نفسي كهيتي وكبصيرتي إنسان دركي بيك. أفرمي خوا جل جلاله لم آية بيروزا إشارة بو أم دوانا هردو كان كردوه. أفرمي إني خالق بشرا من طين. من إنسانك دروس أكم بشرك دروس أكم. طبعا بشر وإنسان جاوزك أما بشري إنسان أو كدرأك ولا إنسانا في أتري بشر إنسان يجبريتي للطواوي إنسانك لباهيته حقيقته درو ناوي. خوار رب العالمين فرموي بملائكة إني خالق بشرا من طين. من بشرك دروس أكم كبظاهر إيوة أيبينن بأشكرا بشر ظاهرك جستكي أبينن لقر دروسي أكم. فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. خدي جسمك هيج نية أجر هاتو الراكم كردو فوم بياكر لروحي خوم أو كاتئ والسجدي وبر وشي الروحي خوا جل جلاله روح نسبة دراوة بناي خوا جل جلاله الله. طبعا ما دوجور إضافة من هي لزمان عربية إيش يعني بيوتي إضافة تجزيء وإضافة تشريف. مثلا بون منا ألم يد زيد دسي زيد أم دس بشكل زيت بلام إضافة تشريفي شونا ألم بون منا بيت الله مالي خوا مالك بشك نییە لە خوا جل جلاله تشریفە حرمت بۆ ماڵەکە دانراوە نسبەت دراوەتە پەنای خوا جل جلاله. أفرمون علماء أفرمون أم إضافة الروحاب ولا إخوة إضافة تشريفية،
يعني كأنما چۆن ماڵی خوا زۆر تایبەتمەندی خۆی هەیە كأنما ئەم ڕۆحە ئاوا تایبەتمەندی هەیە کە خوا جەل جەلالوه کردوێتە ناو ئێم ئینسانەوە. ئەلێرا مەسئلەیەک هێتە پێشەوە کە ڕەئی ڕاغب باسەکەم و دوای ڕەئی زانایانی تر ئینشاءالله لە خزمەتانە باسەکەین. ئەفەرمێ فالإشارة بالروح إلى النفس ئەڵێ کە لەم ئاەتە پیرۆزە باسی لایەنی ظاهیرەکەی کرد کە وتی بەشەڕە من طین، باسی معنەویەکەی کرد کە بریتی بوو لە ڕۆح، ئەفەرمێ ئەم ڕۆحە مەبەستی لە نەفسە. وەلەما اختلافیان هەیە ئایا ڕۆح و نەفس یەک شتە یا شتی جیاوازن، یا ڕۆح شتێکە و نەفسی شتێکە. ئەلێرە ئەفەرمێ ڕاغیبی ئەسفهانی ڕەئی ئاوایە ڕۆح و نەفس لە ئینسانە یەک شتن، واتە ئینسان دوو پێک هاتەیە بەس، بەشێکی ظاهیری هەیە کە جەستەیەتی، بەشێکی باطینی هەیە کە نەفسیەتی و کە ئەکاتە ڕۆح، نەفس و ڕۆح لە ذهن و لە نەزەری ئەمە یەک شتن. أفرمي وإضافته تعالى الروح إليه كخوا إضافة الروح شكل بولا يخوي تشريفا لها لبرخاتي تشريفا نقلب خاتي تجزئ به. وعنى بها النفس المذكورة في قوله تعالى. طبعا أجر زور بورياي سيري وشي نفس الروح كان لقرآن هند جال لشوين يكتر بكارين، هند جال لشوين جست بكارين نفس. بوي أليرا إشكالك دروز وعلماء أمتي إسلامي سين رأيان هي لما مسألة. الرأي كان أوي كالنفس وروح يكشت أم رأيه خوا جل جلاله لقرآن أفرمي هل يكشيان دليل خوي هي آية كان أفرمي أخرجوا أنفسكم بأهل كتاب الله كظلم يعني ولو ترى إذ الظالمون في غمرات الموت والملائكة باسطوا أيديهم أو كسانك ظلم يعني للسر مرقا والملائكة باسطوا أيديهم ولما أفرمي بس طبعا معناه اليدانة أو كسيك ظالم وظلم أكاتب ظلم لا برنامج خوي أكل عقيدة خوي بروبي ديني أروى يكشك لكاركاني ملائكتي عذاب من هي للسر مرجي إنسانك شون ملائكة من هي مجدي أداته عين الملائكة من هي باسطوا أيديهم دس درجة كانوا ليان أدن لو كتابين ألن أخرجوا أنفسكم يعني أخرجوا روحكم الروح يخوتان دربنا طبعا بابتي زور وردة كم ترين إشارتي فكرة وكم ملائكة آية لسر مرقة تنها كاري درهنان الروحة يان عقوبة إنسان لو كسا أدا أو علمانيك ألان عقوبة أدا لو كاتا شون مجدبة مسلمان أدري غير مجدبة كافر أدري شون مسلمان خلاط أكري كافر جليدان أكري هل لكاتي سر مرجع يشتا باسطوا أيديهم لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك آياتك وشي بسط لقرآن بسط يد بمعنى اليدان دي بويا علماء أفرمون ملائكة لو كاتل السر مرقى لو كسي كواب دين اللي أدري آية همويا ليان أدري مجموعة كان لي أدري تانها أهل كتاب وأنا اختلافا لتفسير كان بدري أجيب أسكراب قرن ليرا أفرمي أخرجوا أنفسكم يعني أخرجوا روحكم أولا إنسان درأتي وإنسان أمر الروح يتي على الروح بەڵام وشەی نفسی بۆ بەکار هاتووکەوە بوو نفس و ڕۆح یەکشتە ڕاغب ئەمەمان پێ بڵێ کەوا بوو لە فکری ڕاغبە چ نەفس چ ڕۆح یەکشتی کرد. هەندێک لە زانای تر فەرموویان نە ئینسان مڕەکەبە لە سێ شت جەستە لەگەڵ ڕۆح لەگەڵ نەفس. فەرموویانە جەستە بەشێکە لە ئینسان ئەم بەشە ظاهیرەیە ڕۆحیش بەشە معنەوی ئاسمانیەکەیە لە ئینسانە نەفس تێکەڵەی هەردووکیان ململانەی ئینسان لەسەر نەفسە نفسي پاک ئەکاتەوە نفسی لەوامەی هەیە نفسی ئەممارە بالسوئی هەیە نفسی مطمئنەی هەیە کابوو ڕۆح خۆی بۆ خۆی پلەبەندی نییە جەستەش پلەبەندی نییە لە ئینسانە چۆن کەسێک مەسەن 6 پەنجەیە بێ محاسبە ناکرێت 4 بێر محاسبە ناکرێت ڕۆحیش ئەو هەیە لەسەر نەفس محاسبە کرد ئەمە ڕەئی دووهەمی زانایانە و ئەدلە ئايات و ئەوانەیان هەیە کە ئەفەرمێ كل نفس ذائقة الموت ئێمە زەین ڕۆح نامرێ ئەفەرمێ كل نفس ذائقة الموت دەی طبعا علماء أهل السنة رأيان ئاوایە کە چەند شتێک نامرن و فەنا نابن یەکێک لەوانە ڕۆحە یەکێک لەوانە قەلەمە یەکێک لەوانە نون والقلم وما يسطرون أو كنسرا واللوح محفوظة جنة نار أمانة فرمون فنان بسرا نايا زمنك نايا كأمانة النبن بويا الروح نامري أو رب العالمين لقرآن فرمون كل نفس ذائقة الموت كابو أو نفس الروح نية
أو الرأي أوانيك أفرمون روح ونفس دوشتي جياواز. الله يتوفى الأنفس حين موتها. إنسان نفسكي أمره باشا كوابو ما دام نفس بمره كوابو أو نفس الروح نية روح نامرت روح برز أبيته وكاتك الإنسان درجة. أم رأي دوهما كبيواية يعني جياوازن على إنسان مكونة لدوشت دوشتيان هدو كان طاهرن جسد لإنسان طاهر باك روحش طاهر باك أو النفس لو بين يا برو خراب كارير ويا برو تاك كارير. أم بابا تتوظ دقتي تيا يعني إنسان لا شيء باك. رب العالمين القرآن فرمي إنما المشركون النجس مشركان بيسن آیا لاشیان پیسه اگر مشرکی مثلا بشته مثلا بکوچیک چشتی خوار آیا پیسه به نه افرمو علماء او نجسی معنویه پیسی معنویه پیسه مادیه که هیچ کشینی اوج انسان ولقد کرمنا بني آدم همو انسان مادکی پاکه روحکشی پاکه تنها لو نوانا شيء ما يتوى جنگ لسر نفسه اتر نفسه بلبندي اكري بچاك بأمارة بالسوء بخراب ململاني إيما فرمانا كاني خوا برامبر بإيما هموي بو نفس مانا لسر أم رئيسي هميش كالعقيدة الطحاوية هاتو هندق لزانان أو رأيان هي أفرمون روح ونفس أجر بيتو لناو إنسانا بروح أو ناوي لأني نفس كتشو درو ناوي لأني نروح واتلا ناو خدي إنسانا كان ناويشي لأني لدرو ناويشتري لأني والرئيسي هما العقيدة الطحاوي وهندق كتابة كان أهل السنة أو الرأي شاتو بهر حال بشينو سر موضوع أكي خومان كراغب أيوة ماهيتي إنسان بيبناسين حقيقتي إنسان بيبناسين الله إنسان بريتي لبشيكي ظاهري بريتي لبشيكي معنوي بش معنوي كي بريتي للنفسي وبريتي للروحي أفرميت دليل بو النفس هين دليل هنا بو النفس بيوزناك هيج ضرورية إنسان بروا بقر الدليل بدوزته تا نفس أدوزته روح أدوزته بيوستي بيني الله بالكو أجر كسي جاحد بي ويا غافل بي بي ألين كاك أم جسمي كتو أيبيني جياني حركي حسي هسكردني علمي رأي جياكر نويش تكاني هاموي بهوي الروحة وبوي دروسي بي يعني أم نظر إنسان بيننا بيش هاي خوي دايكم جارك يجرا وأيو أيو رولا منالكم لبارد شوبو بقدر أأمن أبو أيو كدي قتم أداء دسوقات ولوت وبرو وبرجانج وحمشتكي بكرة أما دش بتشوف سبحان الله أم جسمك أبيني ورده لك جسمك قشأك قورة أبي هيج حركة وجوليني لبر كروح داخلي أم أبي حركة وجولة دس بيك طبعا حياة بيش حركة وجولة أو ملاحظة أنا أقالي بس كلمة داري كيش حياتي هي جياني هي وعمري هي وطوابي قشي هي ميروليك بهمان شواز هر شتێک لەمانەی کە لەسەر زەوی ئەتۆ ئەبینی هەمووی حياتی تایبەتمەندی خۆی هەیە ڕوح بەنسبەت ئینسانەوە بریتیە لەو ئیدراکەی کە تەمیزی پێ ئەکات چاکە و خراپە و علمی پێوەرەگرێت چونکە ئینسان تەنها ئینسانە بە علم گەشە ئەکە ئەگەرنە هەموو ئاژەڵەکانی تر و هەموو گیاندارانی تر لەسەر زەوی خوایە هەر هەمویان پێکەوە لە مەسەلەی گەشەی علمیانە نییە بنمونە مێرولەیەک لە زمانی ئادەم عەلەیهی سەلام بێنە ئێستا بێنە خانەکەی هەر وەکو یەک کەچی ئێمە هەر بینە خانەکەمان ئەگۆڕین بە نەوعێکی تر فکرمان ئەگۆڕێ علممان زیادەکە تەنها ئینسانە لەناو بەچەکانە بە علم گەشە ئەکات و گەورە ئەبێ بۆیە ئەفەرمێ ئەم مناڵە بچووکە بێنە پێش چاوی خۆت جوڵە حەرەکە هیچ شتێکی نییە لەپڕ ئەکەوێتە جوڵە و حەرەکە چونکە بۆ ڕۆح داخڵی ئەبێ أم روح شوازي داخلي أبي وشون داخلي كز نازاني سريكي زور سير بس رب العالمين خوي لما هي حقيقتي أجاتو أزن أفرمح أم جسمك تو أبيني أوا وكو مردا لبرأ كبيت جولا أبيت نفسك هل أجري وهل أجري بجوان دا أندري ياشتي بيجوانا باكو بيقرد خوشويست سبحان الله لقل أم روح الدرشو هموش تكان اللي قطع يعني أم إنسان
بين بيشاي خوتنا وملاعب دائم لبر روحي درس حج والله وحركه يعني حتى مسائلي جمالي خوشويسي نامنه سبحان الله يعني أو كسيك زور خوشي مدة الله بسامي لي أكاتو محبتكش نامنه شكو محبت لقى الروحة وكو ابن القيم لكتاب الروحة أفرمي والروحة كان أشنا ابن بيكو يكتري أنا سنو يكتري أن خوش نك جستكان شتيقني الروح أفرمي سبحان الله بس أوان دا أمر روحة لإنسانك درشو هرچيش لدسي أدا علم لدس أدا رأي تمييز ياكرنا وحركات حس حجي نامنه تنانت أو بابتاني جواني باكو خاوينيكي هموي لدس أدا هموي حجي نامنه حتى خوشويستيكي لدس أدا أفرمي بو كسيكي جاهل لو أتي أمن منيبو بيني توا تيبقى توزك للروح بەڵام لە حەقیقەتە ڕۆح لەبەر ئەوەی تۆ هەموو دقەیەک لەبەر دەستایە و ئەیبینی پێویستی بە دەلی هێنانەوە نییە دەی ئەوە جەستەی ئینسانە کە هەموو بابەتە ڕۆحیەکان تێکەڵاوی ئەبن و خوا جەل جەلالوه ئەمری پێکردوون کە لە نەفسی خۆمان بڕوانین تێبفکرین لەو ڕۆحە فەرموویەتی وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون ئەمە ڕائی ڕاغیبی ئەسفەهانیە طبعا زۆر کاتمانەوە وفي أنفسكم دەتۆ سەیری دەسێکە سەیری مەعیدە و کە کورە سەیری دەمارەکانێکە بەشە ظاهری جەستەکەمان و تۆمە فەرمێن لە ڕۆح هەموو جارە چۆن لە کەون و کائیناتە تۆ کۆمەڵی ئايات ئەبینی و ئیمانە زیادەکە لە نەفسی خۆتە لە ڕۆحی خۆتە جار بەجار گەشە ئەەکەیت و ئیمانەکەت زیادەکە سنريهم آياتنا في الآفاق لم كونيا وفي أنفسهم لنا وخويانا نفسي خويانا لنا وروحيانا حتى يتبين لهم أنه الحق حتى بيان روشن أبيتوك خدا جل جلاله ذات باري حق رأس طواب أم بشك سير أكي سنريهم آياتنا في الآفاق همو آفاق آية إنسان بشمادك إلى آفاقانية لآفاقها هي وفي أنفسهم باس الروحة لناوي إنسان كأتي أفكري خوات جل جلاله ودرك وتيانا خلقاني بيشتر سالفة وتيانا من أنكر الباري رجم لكونه جاحدا هر كسي إنكاري خواب كا جل جلاله كسيكي جاحدا رجم أكري هر كسيكي إنكاري نفسك روحك هر رجم أكري لبر أوي جاهلة تيانا قيشتو لكتابكاني بيشوا هاتوا أعرف نفسك يا إنسان تعرف ربك بس روحي خود بناسة نفسي خود بناسة خداي خود أناسي لفرمايشتك هاتوا أقلت شيء ضعف في كتاب وهندق أفرم موضوع أعرفكم بربه أعرفكم لنفسه أوتان زور خوازياتر أناسي أوتان الزياتر روحي خوي ناسي بل قد قال تعالى ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم وكو أنا مبن كخوائيا ليات كرت خوا وهاي لكردن روحي خويا ليات كن كخواي ليات كرد روحي خوي لياتك أما التنبيه بو أويك إنسان أجر هاتو خواي جل جلاله ليات كرد إلا خوي ليات كرد وبويا أوي ليات كرد خوي نناسي وبويا أوي نناسي حكما فرمويا أن الدي إنسان مركبة تركيبك محسوسي معقول يعني بشيكي بحس هستي في أكري أم جستي بشيكي بعقل دركي في أكري كروحيتي بس زبد وكو عالم وهاي وكو جيهان أو هاي طبعا لجيهانا إنسان كل أبيه مانو أبيه لجيهان تيناغا نا لخوشي تيناغا أو لبشا الظاهر يكي خوي تيناغا تجاي ولا لبشا معنويك طبعا علمي إنسان علمي كي مقيدة علمي خوا جل جلاله علمي شي مطلقي رهاية نزمان نكات نوقت نحشتك شمولي علمي خواناك جل جلاله ده علمي إنسان كعلمي شي محدودة ورا لقردونا تو شي أزاني وشي أبيني كومالشتي معقولة وكومالشتي محسوسة كومالشتي هستي بيكي كومالشتي بعقل دركي بيكي زور طبيعي بهمو إنسانك لسر زويا بلا آيات تاريكي چۆنە ئەڵێ دەرکی پێ ئەەکەم پێ بڵێ بم دەرێ ناتوانێت بداتی ڕووناکیش ناتوانێت بەڵام بە عەقڵ دەرێک ئەکا کە کامە ڕووناک ڕەنگەکان حسێکی هەیە بۆ ئەوەی هەستیان پێ ئەکا ئەوە چ ڕەنگێکە چ ڕەنگێکە بەڵام لە حەقیقەتە بڵێ ڕەنگەکەم بدەرێ مەوادی ڕەنگەکە مادەی ڕەنگەکە ناتوانێت دەی ئینسان
چۆن لە کەونە ئەبە شێوازە بەشی مادە و معنە هەیە معقول هەیە لەگەڵ مەحسوسە لە ناو ئینسانیشا بە هەمان شێواز بۆیە وتراوە ئینسان کورتکراوەی گردونە الإنسان هو عالم صغير ومختصر للعالم الكبير خۆی بۆ خۆی جیهانێکی بچووکە کورتکراوەی هەموو جیهانە هەموو جیهان لە ئینسانە کۆوت بۆیش هەموو کەون ئەڵێن مسەخەرە بۆ ئینسان هەموو کەون ڕەبتێکی لەگەڵ ئینسانە هەیە طبیبێکم بینی زۆر زیرەک بوو طبیبی ئەعشاب بوو هی گژوگیا ئەوانە وتی هەندێک پرسیار هەندێک لە ئیشکال هەبوو پرسیارم لێ کرد وتم شێخەکانی بیارە ئاوایان وتووە ئەم شتان نازانم بۆچی ئەوە وتی ماوە سابدایم شتێکت پێ بڵێم هەرچی لە ناو زەویایە لە خوارەوەیە بۆ ناوەوەی ئینسان باش هەرچی لە دەرەوەی زەویایە بۆ دەرەوەی ئینسان وتم چۆن شتی وایە بێ وتی ئێستا تۆ باسی پەتاتۆ کرد کە بۆ مەعیدە باش تێ وتوتە شێخەکان وایان وتۆ شێخەکانی بیارە وایان فەرمە وتویانە پەتاتە بۆ کەسەی مەعیدەی ئێشەکە بە کاڵی ئەیخوات بە توێکڵەوە زۆر ئیسفادەی لێک وتی پەتاتە لەکوێیە وەڵا لە ناو زەویایە وتی دێ بۆ ناوەوەی ئینسان باش وتی لە ڕەنگی چی ئەسێوت وڵا خۆ تۆزێکی لە مەعیدە ئەسێوتی تەواو ئەو هایە وتی کەون و کائینات کورتکراوەکەی بریتە لە ئینسان بۆیە سبحان الله لە مەسەلەی کورتکردنەوەی گردون لە ئینسانە لە ڕووی مادیەوە سیر ئەەکەی زۆر شتە بینی لە ڕووی معناشەوە هەر ئەو هەیە لە ڕووی معناشەوە کورتکراوەیەکی گردون هەر هەمووی تۆ لە ناو ئینسانە ئەبین ئەفەرمێ دەی ئەگەر بتەوێ جوان لە عالەمی گەورە تێ بگەی ئەبێ لە عالەمی بچووکەوە دەست پێ بکەی سانعی هەردووکیان یەک تێگەشتنی ئینسان بۆ باری و بۆ خوای خۆی لەکوێوە لە تێگەشتن لە جیهانەوە دەست پێک بەخوا کە ورد ئەبێتەوە سیرەکە جیهان دروستکراوە موجەدە و ئینسانیش موجەد و دروستکراوە بەخوا ئەبێ ئیلا موجیدێکی هەبێ ئەبێ کشتێک دروستی کردو هەموو کەون چی عەبدایەتی ئەکرێت لەم سەرزەویە لە سێ جۆر عەبدایەتی تەجاوز ناکە کۆتایی دەرسەکەم بەمە ئێنم لە خزمەتتانە ئینسان یا هاوتای خۆی ئەپەرستێ یان کەمتر لە خۆی ئەپەرستێ یا بەرزتر لە خۆی ئەم سیانە تەجاوز ناکە هەموو ئینسانیش عەبدایەتیەک هەیە مرۆڤێکی تر ئەپەرستێ هیچ مەجاریتیانە مرۆڤێکی تر ئەپەرست ماوسا شێرزاد چوو بۆ تەنزانیا ئەو هەندێک خەڵکم دۆزیەوە ئەو محاولەم کرد بە زمانی سەواحل قسەیان لەگەڵا بکەم کەسێکم دۆزی بۆ تەرجمانی بۆ ئەکردن ئەو بەسەر داروشتەوە ئەخەون و هیچیشیان لەبەرانیە ڕوت و قوت ئەو شتێک بەلامەوە زۆر سیر بوو ئەو کەسە پێوتم وتی ئەمانە بە حەیاتی درۆ ناکەن ئەبەت بۆچی درۆ ناکەن ینی هۆکارەکەی ئەمە گەورەیەکیان هەیە پێوتون و توێتی بە هیچ شێوازێک نابێت درۆ بکەنەوە هەموویان تەنفیزیەکەن چونکە ئەوان ئەو گەورەی خۆیان ئەپەرستن ئایڵێ هەندێک هەوڵی داوە بۆی بگاتە گەورەکە نەگەیشت ئەو زۆر سەیرە لەناو هەر هەمویانە ئەو بە هیچ شێوازی ئایدزنی ئەو لەبەرە گەورەکان پێوتون و توێتی هەر کەس بە غەڵەت سەیری ئافرەتێ بکە کوێرە بێ ئەو یەک کەسیان نابین لە ئازاب سەر بەرزکات ئەو عەبدایەتی کولی ئەو نەفەرە ئەکەن کە وەکو خۆیان وایە ئەو ئەندەش دیراسەم کرد سێرەکەم کەسێکی زۆر فێڵباز و وریایە ئەوەی گەورەکەیان هەر هەمویان تەوجیهەکە هەمویان ئەجوڵێنێ ئیتری و هەزاران کەس ئەبەم شێوازە ژیان ئەباتە سەر ئەو لە وعدیشا زۆر سەرڕاستن ئەو لە دانەیشان ئەو زۆرمان لێ کرد و ئەمانە وتمە ئەمانەوە قسە لەگەڵاکەین وتمە سبەینێ کە خۆر هاتە دەرەوە ئەلێرا بە قسە لەگەڵاکەین ئەو ئێمە خۆمان کەمێت تەخیر خەبەرمان بۆیە لەناو ئوتێلەکە کە چون سێرەکەن ئەو لە شوێنی خۆرەکە لەو شوێنە پێماوەتۆ لێوەسا بە هیچ شێوازێک ئەویان نییە بۆ چوە کەسێکی ئەیپەرستن بە هاوتای خۆشیان بێ بە موو لە قسەکەدا ئینسان عەبدە یا ڕێک وەکو خۆی ئەپەرستێ یا نزمتر ڤیدیۆیەکم بینی شوێنێک ماڵێک 20,000 مشکی تێ یعنی ئەم خەڵکە وا تەسەوەر مەکە بڵێ شەهادات شتێ بێکەوە ئەو هەموو پرۆفیسۆر و ئەو هەموو دکتۆرە ئەچن هەیانە سێ ڕۆژدا ئەنیشێ بەس سەیرەکە بەشکم مشکی سپی ببینێت چکە بەختی بەرێت ئەم هەموو مشکە دێن ئەی بەردەم مشکەکان نەخۆن طبعا مشکێکێکە لەو لە علمی منطقە ئەڵێ هەندێک شتە عرف تەحەکوم ئەکا بەسەر ئینسان مشکێکێکە لەوانەیە کە عرف تەحەکومی کردو بەسەر ئێمە
طبعا ئێستا هەموو کورد لە مشک ئەترسێ گەورە و بچووکی نییە بڵێ وەڵا پیاوە و ژنەوە ئەوانە هەمووی ئیتر هەنێکی زۆرتر هەنێکی کەمتر فەقێ بوون بە بیرمە مشکێ کاتبوو حوجرە هەمووی مەشغوڵی و ئەو بوون کە مشکەکە ئەوە بکەن بگرن و ئەیتر هەر یەکێک شتێکی بەدەستەوە بوو دکتۆر عەدنان هەیە عەدنان هەورامانی ماشەڵڵا بانخوازێکی باشە ئیشارەتێکی لە من کرد وتی وەرە دواوە گۆرەیەکی خڕ کردبوو وەکو مشک هەڵیا بە بن پێیانە کەس نەبوو خۆی هەڵنەها بە ئاسمانە وتی ئەو هێشتا مشکەکە ناتەوە حاڵتان تەسەوور کە خودی ئێمە ئەبەم شێوازە مامەڵە لەگەڵ مشکەکە زۆر طەبیعی کەسێکی تر کە لەگەڵ یان ڕاهاتووە وردە دەسێنە بەسەر ئەشیگرێ لە مزگەوتەکانی هەولێر هەندێک لەو ڕەشانە هەن کە خزمەتەکەن دۆستێکم بۆی گێڕامەوە ئەو مشکێک هاتەوە ماڵمان ئەوی زۆرمان بۆ هاتبوو ئەوی زۆر ئەتای چۆن ئێمە چۆلەکەیەک ئەگرین ئەویش ئەوەسا ئەو لە ئێمە ڕایەکرد لەو ڕای نەئەکرد ئەو سووکێ دەستێنە بە پشتە ملیا گرتی ئەو مناڵەکان هەموو ئەیان قیژان و ڕایان نەکرد کە ئەوەیە بیری بە دەستیانە سبحان الله وەرە تۆ ئەمە مشک وەرە ئینسان مشک بپەرستی لە خۆت کەمتر بەرد بپەرستی یعنی مشکینی قوڕێژ وەڵڵا ئینسان مێشکی جامە بێ یعنی لە خورما پتێکیان دروستە کرد و ئەیان پرس کە برسیانە بوو ئەیان خوارد ئەیان و ئینەه ئیلاهٌ لەذیذ وەڵڵای خۆیەکە زۆر بەتام بوو باشە تۆ تەسەوەر کە ئینسان ئەوەندە عەقڵەتی بچووک بێت دەی لەم سیانە تەجاوز ناکە یا هاوتای خۆت ئەپەرستی یا نزمتر لە خۆت یا چاوی دڵت ئەکەیتەوە ئەبێ پەیوەندی کەی بە کەسێکەوە کە تۆی خەلق کردو بیپەرستی هیچ مەجالی تریتیان طبعا یەکێک لە نیعمەتە فرەفرە گەورەکان و هەرە گەورەکان بەسەرمانەوە بریتێ لەوەی کە ڕەب العالەمین لە سووچێکەوە خۆی پێ ئاساندوین بەخوا ئینسان وا تەسەوور نەکە ئێمە لەوانە ئازاتر و تێگەیشتوتر و ئەوە ئیسلام عەقڵی کردوین ئێستا گاڵتە بە عەقڵی ئەوانەکە واللهی ئەگەر نا ئەم ڕەحمەت و بەرەکەتەی خوا نەبێ کە بەسەرمانەوە فەضلی ئەو نەبێ بەسەرمانەوە ئێمە لەوان زۆرتر نین بۆ یەکێک لەو شتانەی کە ئینسان زۆر ئەبێ سوپاسی لەسەر کە سوپاسە لەسەر ئیمان کە خوا دەروی خەیری لێکردوتە ئیمانی هێناوە ئەم بابەتە ڕاغیبی ئەسفەهانی ویستی مرۆڤمان پێ بناسێنێ لە زیهنی ئێمە بەشە مادیەکەی مرۆڤ بخوێنینەوە بۆ جەماڵ و کەماڵەوە کە خوا خەڵقی کردووە بەشە معنەویەکەی بخوێنینەوە بۆ جەماڵ و کەماڵەوە کە دروستی کردو واللهی تۆ چۆن ئاوا بێنە لە پێش چاوی خۆت جەستەیەکی جوانت هەیە واللهی ڕۆحیشت ئەوە جەستەیەکی جوان دەی چۆن هەوڵ ئەدەی جەستە زاهیریەکە جوانکەی ئەبێ ئاوا ناوەش ڕۆحەکەشت جوانکەی ئەبێ چۆن ئەم ڕێکەکەی ئەویش ڕێککەی کە ئەمە زۆر زۆر گەورەیە و ئینسان تەنها بە پەیوەندی بە موجیدەکەیەوە بەخوای خۆیەوە کە ئەعلا ڕوتبە و مەقامەکە پێی ئەگا ئەتوانێ بەرز بێتەوە و لەم هەمەجەی ژیان و لەم زەحمەتەی ژیان تێبگات و چاوەکانی بکاتەوە خوای گیان ئێمە تەنها لەبەر خاتی تۆ یا ئیلاهی لەم شەوا کۆبووینەوە لەناو دەرسێکی پڕبەرەکەت و لە خزمەت پیاوێکی زۆر عەزیم و تێگەیشتوو لە مرۆڤ یا ئیلاهی ویسمان لە دەلاقەی ئەم کتێبەیەوە تۆ ببینین و تۆ بناسین دەیا ئیلاهی بە ڕەحمەت و کەڕەمی خۆت نوری خۆتمان پێ عەتاک یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆتمان پێ بناسێنە گەورەی خۆت لە دڵمانە تەسبیت کە یا ڕەب العالەمین محەبەت و خۆشەویستی خۆت لە دڵمانە دامەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لەم شەوا تەنها لەبەر خاتی تۆ کۆبووینەوە محتاجی ئەوە بووین دەروونمان ئاسوودەکەین دەی تو گەورەی خۆت دەروونمان ئاسوودەکە خوای گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر شارمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی علم بەسەرمانە واڵاکە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە تۆ خۆت ئەزانی ئێمە گوناهی زۆرمان کردووە گوناهمان کرد بە شەوە بە ڕۆژە بە ئاشکرا بە پەنهان یا ئیلاهی داوای لێبوردن لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە کردەوەیەکمان نییە ڕوومان بێ بەرزیکەینەوە لە حوزوری تۆیە تەنها چاومان بڕیوەتە ڕەحمەتی تۆ هاوار لە ڕەحمەتی تۆ ئەکەین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت عەفومان کە
بەڕەحمەتی خۆت لێمان خۆش بە، بەڕەحمەتی خۆت دڵمان ساسکە، بەڕەحمەتی خۆت دامان مەزرێنە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی سپاردە قەت لای تۆ زایە نەبووە. یا ئیلاهی وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد، عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد، ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد، دینداری خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ئێمە هاتوون بۆی چێژێ لە دینداری وەرگرین، تو گەوری خۆت دڵمان پڕکە لە چێژی خواناسی خۆت یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بمانگێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی. ئیلاهی لێمان ڕازی بە، ئیلاهی لێمان ڕازی بە، ئیلاهی لێمان ڕازی بە. ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە لەسرە مەرگا مەلائیکەی ڕەحمەت پێشوازی لێ ئەەکەن یا رب العالمین. بمانگێڕە لەو عەبدانەی لەسرە مەرگا بە دڵێکی ئارامەوە ئەم ژیانە بەجێهێڵن. یا ئیلاهی ئێمە گرفتمان زۆرە، مشکلەمان زۆرە، دڵ و دەروونمان پڕە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا رب العالمین. گرفتەکانمان چارەسەرکە، مشکلەکانمان حەلکە. یا ربی خوای گیان داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت یا ئیلاهی ئەوەی کە پێویستمانە لەم ژیانە پێمان عەتاکە، ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەم دوعانەمان قبوڵکە یا رب العالمین. یا ئیلاهی سەیری زمانی ڕەش و دڵی ڕەشمان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین. چۆن ئێمە هاوار بۆ لای ڕەحمەتت ئەهێنین بە ڕەحمەتی خۆت دوعاکانمان قبوڵکە. یا ئیلاهی ئەم عەبدانەی تۆ یا رب العالمین خۆت ئەزانی ئەمانە سەری سوجدە نەوی ناکەن تەنها بۆ تۆ نەبێ، بەخوا پەروەردگارە ئەمانە ڕوکوع نابن تەنها لە حوزوری تۆیان نەبێ، دەستی دوعا و زەلیلیان بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ. دەیا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئەم دوعانەمان لێ قبوڵکە یا رب العالمین. چۆن ئاوا ئێمە لە خزمەت ئەم دەرسا دانیشتین، ئاوا لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لەناو بەهشتا کۆمان کەرەوە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي مني شوئي وجبوري وخالي من قبولك يا ربي.